ئاگادارێکی زۆر بەپەلە و فەرمی لە بەڕێوەبەرایەتی گشتی سناپچاتەوە وەستن سوعبەت دەکەم شتیوانی هەمووتان ئاگادارن لە بەیانیەوە سناپچات و کۆمەڵێک ئەپلیکیشنی کە لە کاروەستاون و ئەو ستریکانەی دەینێرن ناگات اینجا لە بەیانیەوە کۆمەڵک بەکارهێنەری ئەو سناپچات و ئەو ئەپلیکیشنانە نامەیەک دەنێرن بۆ دەڵێن ئاگاداری فەرمی لە بەڕێوەبەرایەتی سناپچاتەوە لەم شەمەوە هەموو ئەو ئەکاونتانی لە ماوەی 2 کاتژمێردا ئەم نامەیە بۆ 20 کەس نانێرن بە شێوەیەکی ئۆتۆماتیکی ڕادەگیرن لەلایەن تیمی پشتگیریەوە پشتڕاست کراوەتەوە بەهۆی نوێکردنەوەی نوێ بۆ مەرجەکانی بەکارهێنان پێش ئەوەی ئەکاونتەکەت لەدەست بدەیت بینێرە جا طبعاً ئەوە بۆ ئەوەیە کە ئەکاونتی سناپچاتەکە لەدەست نەدەیت بۆ ئەوەی ستریکەکانیشت بگەڕێنیەوە نامەیەکی هەیە کە گوایە دەبێت بۆ چل کەسی بنێری طبعاً ئەو شتانە ڕاست نین باوەڕ بۆ شتانە مەکەن لە کۆتا بەدواداچوون کە من کردومە لەبارەی کێشەکانەوە ئەمازۆن وێب سەرویسز هەموو ئەو ئەپلیکیشنانەی کە لەسەر ئەم سیستمەن بەهۆی کێشەیەکی تەکنیکیەوە وەستاون بەڵام تۆزە پێش ئێستا ئەمازۆن وێب سەرویس ڕایگەیان کە کێشەکانیان چارەسەر کردووە و هەموو ئەو ئەپلیکیشنانەی بەهۆی ئەو کێشانەوە ڕاوەستاون وردە وردە بەکار دەکەونەوە بۆ لەبەر ئەوەی لە ماوەی ڕاوەستانی ئەو ئەپلیکیشنانەدا کۆمەڵێکی زۆر داواکاری تۆمارکراون تاوەکو داواکاریانە جێبەجێ دەکەن تۆزە کاتی پێویستە دوای ئەوە هەموو سەرویسەکان بەکار دەکەونەوە هیچ کێشەیەک نامێنێت بۆ جاری داهاتوو ئەگەر نامەی لەو شێوەیەتان بۆ هات باوەڕی پێ مەکەن ڕاست نییە